من هلا وصفي جنجا ومكانة جنج لإسلامه لما باشتر شك نابم جنج فخري بيو بكا ياخد بكاتا مشخلي إيشي روجاني كأيش بريتي لو فرمودي في غمر عليه الصلاة والسلام أفرمي 7 يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله حوتشي نتوج هن لروج قيامته پروردگار لجير سيبري عرشي خوي ياخد سيبري كي تايبت مند هيا بو او كساني كالريزي شكوداريان لي اجيري يكيك لوانا شاب نشأ في عبادة ربه يعني جنجك كتمني جنجي و لاويتي و هرتي خوش گزراني كاني لپرستشي پروردگار صرف كردوه اما خوي بو خوي يكيك لو توشوانه كإنسان لتمني لاويتيا پێویستە بیکاتە مەشخەڵی ژیان یعنی تۆ لەم حوت چین و توێژەی کە پەروەردگار باسییانەکە بریتە لەوانەی یەکێک وەک ئیمامی عومەر ئیمامێکی عادل سەرکردەیەکی عادل کە أصلح الله به العباد والبلاد کە خوای پەروەردگار هەم وڵاتی پێ باشەکە و هەم يعني خەڵکیشی پێ خۆش گوزەران ئەکا لەگەڵ ئەو سنفانەیە يعني گەنجێکی مەجهول کە مەسەن کرێکاریەکە بەقاڵیەکە ماڵ و مناڵی خۆی بەخێو ئەکا چاوی لە حرام نییە پەروەردگار ئەیهێنێتە ئاستی خەڵکە گەورەکان یعنی گەنجێک لە کۆمەڵگەی ئێمە ئیسلاحی حاڵی نەفسی خۆی کردووە بە دوای شەرعی خواوەیە حەزی بە خراپەکاری نییە خۆی ساڵحە و هەوڵی ئیسلاحکردنی کۆمەڵگە ئەدا پەروەردگار لە ڕۆژی قیامەتە لەگەڵ عومەر و عوسمان و عەلی و ئەبوبەکر و ئەو جۆرە سەحابە و هاوڵانە حەشریەکە کە عەدل و عەدالەتیان چەسپاندووە من ناتوانم لەوە یعنی زیاتر گەنج هەڵنەم کە باشتر بێت بەو مستەلەحەی کە بیری لێ بکەمەوە